کتێبەکە بریتیە لە کۆکراوەی تەواوی قسە و فتوا و وتەکانی ئیمامی ئەحمەد لەبارەی دینەوە. ئیمامی خەلال هەستاوە بە شوێن کەوتنی تەواوی قوتابیەکانی ئیمامی ئەحمەد کە خۆی قوتابیەکانیەتی و لە سەردەمی ئیمامی ئەحمەدا لەدایک بووە، کەوتۆتە شوێن قوتابیەکانی ئیمامی ئەحمەد هەرچێکیان زانیوە لە دین و لە ئیمامی ئەحمەدیان وەرگرتووە، ئەم نووسیوێتیەوە و تۆماری کردو و لای خۆی پاراستوێتی. تاوەکو دواتر وەکو ئیمامی ذەهەبیە فەرمێ نزیکی 30 مجەڵەدی کۆ کردوێتەوە یا 30 جوزئی کۆ کردوێتەوە لە تەواوی ئەبوابەکانی دینە. 30 دانە مجەڵەدی کۆ کردوێتەوە، بەڵام بەداخەوەم 30 دانە مجەڵەدە فەوتاوە. ئەوەی لی ماوەتەوە بەدەستمان گەشتووە بریتیە لە ئەم کتابی سوننەیە کە زۆربەی بابەکانی عەتیقادی لە خۆی گرتووە. بۆیە ئەبوو بەکری کوڕی محەممەدی کوڕی هاڕوونی خەلال یەکێکە لە زاناترین ئینسانەکان بە ئەقوالەکانی ئیمامی ئەحمەد لە هەموو بابەکانی دینە، لە ئەعتیقادە، لە ئەخلاقیاتە، لە فقهە، لە وەڵامدانەوەی مخالفەکانە. و بۆ خۆی قسەکانی کۆ کردوێتەوە و تەرتیبی کردو و ئەبوابی بۆ داناوە. ئیمامی ئیبن تەیمیە گەشتووە بەم کتێبەی ئیمامی خەلال کە 30 جوزء بووە. لەبارەیەوە فەرمێ هو أجمع كتاب يذكر فيه أقوال الأحمدي في مسائل الأصول الدينية وإن كان له أقوال زائدة على ما فيه. فەرمێم کتابەی خەلال کە کۆی کردوێتەوە کۆکراوەترین کتابە کەوتەکانی ئیمامی ئەحمەدی لە خۆی گرتبێ لە هەموو مەسائلەکانی دینە، بە تایبەت لە ئوسوڵە واتە لە ئەعتیقادە، هەرچەندە قسەی زیاتریش لەوەی هەیە. و جگە لە قسەی ئیمامی ئەحمەد، ئیمامی خەلال هەر بەوە نەوەستاوە، بەڵکو ڕووی کردوێتە ئیمامەکانی تر، زۆرێک لە قسەی ئیمامەکانی پێشینی هێناوە، بە هەمان شێوە لەم کتێبەیە کۆی کردوێتەوە بۆمان کە ئینشاءالله لە کاتی خۆیان لە کاتی دراسی کتێبەکەیە پێکەین. بۆیە ئەم کتێبە بۆ خۆی یەکێکە لە کۆکراوەترین کتێبەکان لە ئاعتیقادە بە ئاثاری سەلەف و بە ئەقوالی ئەوان. و ئیمامی ئیبن قەییمی جەوزی لە کتابی اجتماع الجيوش الإسلامية فەرمێ هیچ کەسێ بێنیاز نییە لەم کتێبە، هەموو کەسێ پێویستی پێیەتی. ئەم کتێبە ئیمامی خەلال چەند نامیلکەیەک و چەند کتێبێک و چەند پەڕاوێکی ئیمامی ئەحمەدی تیاکۆ کردوێتەوە، لەوانە کتابی ئیمان و الرد على المرجئة لەم کتێبەیە کۆی کردوێتەوە، کاملەن هێناوێتی پێگەین. كتاب الرد على الزنادقة والجهمية فيما شكت فيه من متشابه القرآن كامل أو كتاب شي هناوة بيجي. وكتابك شيخكي خوشي هناوة كإمامي مروزية كولامي أو كسانا أداتوا على القرآن مخلوق. وكتابك تريشي هناوة هر هي شيخكي خوي كإمامي مروزية، يعني دو كتاب إمامي أحمد باسريك وبكاملي دو كتاب شيخكي خوش إمامي مروذي كيكي كان رد لسر أوانيك على القرآن مخلوقا ويتريشان رد لسر أوانيك إنكاري أثركي مجاهدة كان كرسول الله صلى الله عليه وسلم دهني شين ري لسر عرشو وهو بشكل مقابل محمود. وزوري كتلا مسائل كاني رسائل كان إمامي أحمد لخويا قري وكو رسالي كان أردويتي بو متوكل خليفة متوكل لباري إثبات يويك قرآن كلامي الله، و رسالي كردي مخالفة كان خوي أداته كإيمان قوله وعمله اعتقاده، ويكي كتلا رسالة كان إمامي مروذي تيايا كإمامي أحمد فرماني بيكردو بينو سيتوا لباري أويك قرآن كلامي الله، بو يبينين أم كتابة بو خوي كوكروية بو زورك لكتابة كاني تري إمام قورة كاني أهلي
سنة و جەماعە.